ڕۆحیانەت بەو ڕێگە کە ڕۆحی مردوو هەردوو هێزی گفتوگۆی هەیە لەگەڵ ئەم دنیایە، بەڵام خۆی لێ دەدزرێتەوە و گیانی دوای مردن یان گیانی ڕۆحەکان بینراوە لەلایەن ڕۆحناسەکانەوە کە ئەمە وێنەکەیەتی. بەم شێوەیەدا دەنیشن و گفتوگۆ دەکەن لەگەڵ ڕۆحەکان. دوو جۆر بیرروباوەڕەیە. یەکەم پەیوەندیکردن لەگەڵ ڕۆحەکان ئەکرێەوە. ڕۆحەکان زۆر بێستر و جیاوازن لە مرۆڤەکان. بیرروباوەڕەکەی تریش ئەوەیە کە ڕۆحەکان توانای دابینکردنی زانیاری بەسوود دەربارەی ڕەوشت و ئاکاریان هەیە، واتە ئەگەر نەشبینرێن دەتوانرێ هەستی پێ بکرێ و هەروە دەربارەی سروشتی خوا. ڕۆحناسەکان قسەیان لەسەر چەند ڕەوشتێک کردووە، واتە دەڵێن کە خوا بوونی هەیە و خاوەنی ئەم ڕۆحانەیە. ئەوان بیرۆکەی ڕۆحێکی دیاریکراویان بەکارهێناوە کە پشت دەبەستێ بە ڕۆحیانەت و ڕەوشتەکانیان دیاریکراوە. بەم جۆرە گفتوگۆ لەگەڵ ڕۆحەکان دەکرێ. لەقەکانی ڕۆحیانەت گەشەی پێدراوە لەلایەن ئالان کاردێک و ئێستاش لە زۆربەی وڵاتانی ئەوروپی و ئەمریکای لاتین بە تایبەتی بەرازیل دەبینرێەوە هەیە. ڕۆحیانەت گەشەی سند و گەیشتە لووتکەی بێزی و بڵاوبوونەوەی لە بەشداربووانی لە ساڵانی 1940 بۆ ساڵی 1920 بە تایبەتی لە وڵاتانەی کە بە ئینگلیزی قسە دەکەن. لە ساڵی 1990 ڕۆحناسان وتیان کە زیاتر لە 9 ملیۆن دواکەوتویان هەیە لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و زۆربەی بەشداربووانی ئافرەتن. ئاینەکان بەگشتی لەم بیرروباوەڕە نزیکن. زۆر کەسی ئاینی جیاواز لە جیهان دەیزانن و لە ناو کوردستانیش ئەم کارە دەزانن. لە میانی دینی ئیسلام تەنها بەڕێکە و چەند دابوونەری تێدەکەن بەس لە سۆفیە ڕەچاوکردنی گفتوگۆ لەگەڵ ڕۆحی مرۆڤەیە. زۆربەی موسڵمانەکان وا دەزانن مەحاڵە زۆربەی دواکەوتوانی ئاینی ئیسلام پیان وایە ڕۆح بەشێکە لە ئاینەکەیان. هەر چۆنێک بێت ئەو ڕۆحانە تەنها مرۆڤێک نین، لەلایەن خواوە دروستکرابێ، وەکو ئەوەی لە ئاینە جۆر بە جۆرەکان باسی کراوە. هەروە ڕۆحی تریش هەیە وەکو فریشتە و خێو ئەو ڕۆحەیە کە لە ئاگر دروست کراوە لە ئاینەکاندا وا باس کراوە کە لە ڕاستیدا ناتوانرێ بە چاو ببینرێ. ئەویش لە ڕێگەی چالاکەکانی ڕۆحیانەت یا سیحر یا ڕێگەی تر. وا باشە مرۆڤە ئاساییەکان تەنها زانیاریان لەسەری هەبێت و لێی نزیک نەبنەوە، چونکە ئەمە تەنها بە کەسانی شارەزای خۆی دەکرێت.